بینەرانی بەڕێز و خۆشەویستم کات و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنامەکەمان پیاوێکی خەڵکی سلێمانی، پیاوێکی خۆشەویستی ناوشار، کاک تایر عەبدوڵڵا ساڵح بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتنە دەکەم. زۆر سپاس. کاک تایرجان، تۆ ئەم بەرنامەیە دیوە. بەڵێ. ئەوەی کە کەرەستەیە و لە بەردەستمانایە و قسەی لەسەر بکەین و مێژووی ژیانی تۆ لە بوونەوە هەتاوەکوی ئێستا باس بکەین، ئەم وێنانەیە بۆمان باس بکەین. جا یارمەتیمان بە بزانین ئەم وێنانە کە گیراون سەرگوزشتەی ژیانی کاک تایر لەکوێوە دەست پێەکە. هەڵبەتە لە باوکتەوە دەست پێەکە. کەواتە پێمان بڵێ بە دوور و درێژی ئەم پیاوە چێە؟ ئەوە عەبدوڵڵا ساڵحە باوکمە. باش ساڵی چەند لەدایک بۆ ئەم پیاوە؟ وەڵڵاهی بیزەبت نازانی. کەی وەفاتی کرد؟ 56 ساڵی 56 وەفاتی کرد. کاک تایر، ئێمە لە سلێمانی عادەتێکمان هەیە، هەمومان ئەلقابمان هەیە. بەڵێ. هەمومان بە ئەلقابە ناسرین. جەنابە کاک تایری عەبەبشی. بەڵێ وایە. اینجا ئەم ناوە لەم بەرنمەیە چەندین جار ئەم ناوە هاتووە. مەسەلەن بەهۆی خوشکێکتەوە کە لەگەڵ ژنێکی سەلاری سلێمانی لێرە میوان بۆ و توێتی ئەوە کچی کاک تایری عەبەبشیە. بۆم ڕوونکەرەوە بزانین پشی یعنی چی؟ وە بۆ ئەم ناوە هاتووە؟ باوکم چاوی سەوز بووە. باش، چاوی سەوز بوو. بەڵێ. باشە. جا وەکو ئەوە کە بڵێ لە چاوی پشیلەی کردووە، پێتە نەختێ مختصەریان کردوەوە بۆ عەبەبشی. زۆر باشە. بەڵام بۆ خۆتان خۆشە ئێستا کە پێتانە زۆر ماڵی عەبەبشی. هەتا ئەوە نەڵێ هیچ کەسێ نە ئەمە کێ بە کاک تایر عەبدوڵڵا ساڵح تۆ ناسێتەوە. ئێمە لێرەوە شایەتی ئەوەتان بووین کە ئێوە بنەماڵەیەکی بەڕێزی ئەم شارن. خواستانیاڵێ. ئەم پیاوە ئیشی چی بوو؟ ئەمە لە مەیانی ماستەکە دوکانی هەبوو. قۆنتەراتی مەم لە حەشمان هەبوو هی خوێ. باش. لەکوێ؟ لە لای چەمچەماڵەوە. ئەوە چۆن ئیجارەکرا؟ ئەوەمان بۆ ئەوە ئیجاری باوکم ئیجاریە کردووەمانە لەگەڵ حکومەتە. لەگەڵ حکومەتە؟ بەڵێ. ترمەغزانمان هەبوو لە مەیانی ماستەکە ئەیان هێنا بۆ ئەوێ بە لۆری. باش. خۆی دوکانەکەی بێژگە لە خوێ چیتری تیافرشت؟ ئەتاری بوو. ئەتاری. وشکە. بەڵێ. باشە. ئەوە چۆن ئەیگیرا؟ ساڵانە ئەیگیرا لە حکوومەت؟ لە کێ ئەیگیرا؟ لە شارەوانی لە چۆ؟ وەڵا لە شارەوانی ئەیگیرا لە حکوومەت. بەڵێ. ئەرزەیەک بوو لە منتەقەی مەملەحە ئەوانە. بەڵێ. بە موڵکیش هەر موڵکەکە هەری حکوومەت بوو. بەڵێ. باوکە کرێکار و شارە زاوشتیە خستە سەر. بەڵێ. ساڵانە بەرهەمیان هێنا هەمووی بۆ ئەو کۆ کردەوە و ئەیان هێنا. تەمان ئەوە قازانجیشی باشیشیە. بەڵێ. بێژگە لەو خوێیە. بەڵێ. خوێی تر هەبوو لە شوێنی کە سەرچاوی تری خوێ هەبوو. دوونەوە خوێ هەبوو. سەرچاوەیەکیان کانیەک بوو، سپی بوو کە هاتە دەرێ. ئەوە سەرکەفیان پێ بوو. سەرکەف. ئەوی کەشیان وەکو قوڕاوێ گوا بوو. باش. ئەوان خوێی سوورباوی دەکرد زیاتر. نەختێک مەیلە و سوورباو. ئەنجا ئەم خوێیە دیسانەوە جاریشکە هاڕی نوشتی وای بەسەراکرایانە ئەویستان کۆکرات و ئەکرایودا کۆکرایەوە کرایە فەردە و ئەیان هێنا بۆ سلەیمانی. ئیتر بە جوملەش و بەهینی ژەمان فرۆشت. خۆتانەتان بەڵێشت زیاتر بۆ جگەر و گۆشت برژانوانە. ئێستا شەر زۆربەی زۆری عایلەکانی سلێمانی حەزیان لەو زم. بەڵێ. دوکانەکەی خۆی بوو. بەڵێ. باش. ساڵی 1956 ئەم پیاوە وەفاتی کرد. بەڵێ. ئەسڵی ئەم پیاوە خەڵکی شوێ ئەسڵەکەی؟ وەڵڵاهی ئەوەی ئێمە بزانین هەر لە سلێمانی بوو. لە سلێمانی. بەڵێ. باش. ساڵی چەند دایکتی یا نابێ؟ لە ساڵی چەنە دایکتی خواستووە؟ بەڵێ. کەی؟ وەڵڵاهی ئەوەش بیزڵ. ئەوەش نازانی. باشە. کەواتە ئەم ژنە ئەمایان دایکتە؟ بەڵێ. باش. باسێکی ئەم ژنە بۆ بکە. ئەم لەکوێوە هاتووە؟ پەیوەندی لەگەڵ باوکتا چۆن بووە؟ گوزەرانیان بەیەکەوە؟ ئەوانە بۆ باسکە. ئەمە تەبعەن کچی حەمەعەلی شیرگەرە. حەمەعەلی شیرگەر. بەڵێ. ماڵیان لە کانێسکان بووە. باش. باوکم کە هێناوێتی. باوکشی هەر خەڵکی کانێسکان. بەڵێ. باش.
ئیتر کە باوکم وەفاتی کردووە 2 کوڕ و 4 کوڕ لەگەڵ 2 کچی هەبووە لە باوکی بەڵێ باش اینجا دایکێکی کەشمان هەبوو پێش دایکی تۆش بەڵێ پێی هەبووە بەڵێ باشە ئەوە 5 کچی هەبوو کوڕی نەبووە کوڕی نەبوو باشە باسی ماڵی شیرگەرێکت بەڵێ ئەو لە قەبل لە چیوە هاتووە ئەو خەنجەر و شتیان چا کردو دروستیانە کردیان چاکیانە کرد چاکیانە کرد و دروستیانە کرد بەڵێ باشە پاکیانە کردەوە ئیشەکان ئەوە بوو بەڵێ لە شیرەوە هاتووە بەڵێ شیری شمشێر بەڵێ شیرگەری بەڵێ باشە ئەم نازانی ئەمیش موالی دیچەنە ناوەڵا بۆی چیەوە تۆ نەوپرسیوە خۆ تۆ خوێنەواریت هەبوو بەڵێ وایە دۆکۆمنتێ تۆ لە مەکتەب بەڵێ ڕاستە قەت پرسیارە لە باوکە نەکردووە مەسەن تۆ 10 ساڵی کە باوکی کردووە وەڵایی یعنی ئێمە زۆر ئەو فکرەمان نەبووە نەتان لەو ئانەیە باشە بەڵام ئێوە ماڵێکی ڕۆشنبیر بوو بەڵێ ڕسمەکانتانە دیارە بەڵێ ڕاستە ئەبووە بوزانیان بەڵێ باوکێ موالیدی چەنە دایکێ بەڵێ ڕاستە ڕاستە پەیوەندی نێوانی دایکت و باوکێ پەیوەندیشی چۆن بوو وەکو بیرێ بێ پەیوەندیەکی ڕێک و پێک بوو ڕێک و پێک بەڵێ ئەی پەیوەندی نێوان دایکت و باجیت زۆر چاک بوو بەیەکەوە بوون بەڵێ دوای مردنی باوکی شەهر بەیەکەوە بەڵێ لە یەک ماڵە بەڵێ باش دێینە سەر ئەو وێنەیەی تر کە با بڵێن هەر ژنێکی بەتەمەنە ئەی ئەمایان چێە ئەوە پورمە پورتە بەڵێ خوشتی باوکم خوشکی باوکتە بەڵێ وێنەیەک هەیە وێنەکە زۆر کۆنە پیاوێکی بەتەمەن پیاوێک زانای ئاینی ئەم پیاوە چێە ئەوە مەلا مستەفاایە مەلا مستەفا باوکی ماڵەوەمانە خەزورتە بەڵێ خەزورمە خەزورتە بەڵێ ئەم لە کوێ ژیاوە ئەم لە سلێمانی بووە لە سلێمانی بەڵێ کەواتە تۆ حەفسەخانی دایکیشەی لەگەڵ باوکە هەردووچان ببنەچە شەر خەڵکی سلێمانی بەڵێ بەس مەلا مستەفا خەڵکی سەرگەڵ بووە لە ئەسڵا خەڵکی بەڵێ. سەرگەڵوە باش لێەوە هاتوو بەڵێ باش کەی چوویتە قوتابخانە کاک تایر من موالیدەکەم 46 بە 6 ساڵی چوو یا بە 7 ساڵی بە 7 ساڵی کەواتە تۆ ساڵی 50 سێ چوویتە قوتابخانە چوویتە چ قوتابخانەیە کانێسکان کانێسکان پێشەوەی باسی قوتابخانی کانێسکان بکەین حەزەکەم وێنەیەکی زۆر کۆن هەیە ئەمانە چیان بەڵێ با بڵێن ئەمەی یەکەم کە وەستاوە ئەمەیان ئەوە کاکە محەمەمە کاک محەمەد براتە بەڵێ لە تۆ گەورەتر بەڵێ ئێستا لەکوێ 2 ساڵ لە من گەورەترە ئێستا لەکوێ ئەو ئەمری خوای کرد خوافیکە 2012 ئەی ئەمەیان ئەویان کچێکی دراوسێمانە دراوسێتان ینی بەڵێ. خوشکی خۆتان نییە بەڵێ ئەی ئەمەی لەسەر کورسیەکەیە ئەوە مامەسا حەمە ساڵحە براتە بەڵێ باشە نەماوە تەبان ئەویش ئەویش نەما نەماوە ئەوە خۆمم ئەمەیان جەنابتی بەڵێ بە جۆری جلوبەرگ و شۆرت و شتەکانە لەوە چێ دارا بوو بن بەڵێ وەزەتان باش بووە وەزەعمان زۆر وەنیە باش بەهۆیەوەی کە باوکە خوێی بەڵێ. فڕشتووە و دیارە وەزەعمان زۆر باش بوو کەسی کە هەبوو ئاوا بە جوملە لە سلێمانیە بێژگە لە کاک عەبدوڵڵا بەڵێ کەسی کە هەر لەو شێوەیە ئەو کاسبی کردووە بەڵێ خوێ بفرۆشێ ئەویش بە جوملە بەڵێ وەکو حاجی عەلی بەگو ئەوان باجی حاجی عەلی بەڵێ. جوانەمەرگ بەڵێ. حەمەد جزا ئەوانی شیان بەڵێ کاک حاجی بەس پێم وابێ سەعڕەش. ئەوان کاک حاجی سەعڕەش و حاجی عەلیبەغ ئەوان شەریک بوون بەڵێ شەریکایان هەبوو پێنج بەڵام شەریک بوو. پێنج شەریک بوون بەڵێ کێ بوون شەریکەکانی یەکێکیان کاک حاجی عەزیز بوو حاجی عەزیز بەڵێ بەڵێ یەکێکیان حاجی سەعیڕەش کاک حاجی سەعڕەش بوو بەڵێ. یەکێکیان کاک حاجی عەلی بوو عەلیبەگ بوو بەڵێ یەکێکیشیان کاغەفور کاک حاجی غەفور بوو باش. قزلەری قەزلەری وایە بەڵێ. ئەمە چوار بەڵێ پێنجەم پێنجەمیشیان بەخوای بێنەوە بەڵێ شتێک هەیە لە پێویستیەکانی خوێ بەڵێ من بیست و ماڵن ئەگەر لە گرانیەکە خوێ بمایە خەڵک ئەو نەتووشی هەلاکت نابوو بەڵێ تۆش هاوڕای لەسەر ئەوە کە خوێ ئەو نەزەرور بووە بەڵا زەرور بوو بەڵێ ڕاستە. بەڵێ بابینە سەر دەورانی قوتابخانە بەڵێ ئەمە وێنەیەکە بەڵام بچووکە هیچ زمانی قوتابخانەیە ئێستا من نازانم پێ بڵم تۆ کامەیانی وە مەکتەبی کانێسکانە تۆش ناتوانانی بۆم تهدیدکەی هەر ماڵەکەشمان بیزەبت بەرامبەر ئەوێ بوو دراوسەی بەڵێ بەرامبەر مەکتەبی کانێسکان بوو باشە ئەو کاتێک چێ مدیرتامە کاکشێ عەبوو بەکر هەوری
ئەلف بێ هەوری. چێن ئەوانەی لە دەورەی تۆ خوێندویانە لەو سەردەما ئێستا خەڵک بیان ناسێ؟ دکتۆر جەمیل، دکتۆر جەمیلی با بڵین گورچیلە، حاجی عەبدوڵڵا، حاجی عەبدوڵڵا. چیتر؟ ناسراو بە جەمیلی عەبەدەلاک. کاک جەمیلی عەبەدەلاک دکتۆر جەمیل. بەڵێ. چیتر؟ دکتۆر جەمال ساڵح. دکتۆر جەمال ساڵحیش ئەو کاتە لەگەڵ. بەڵێ. چیتر؟ شکر بۆ خوا ئەوانەی هاودەورەی تو هەمویان بوون بە دکتۆر. بەڵێ. چیتر؟ بەڵایتر بازێکیشی مامۆستا و شتە. باشە کاک تایەربێ زەحمەت تۆ تا چەندت خوێن؟ من تا سێم خوێن. سێم تەوەستە؟ بەڵێ. بۆ وازی هێنا؟ وەڵایتر هاتن بە شوێنما بمگرن لە ئەمنەوە. باشە. تەڵان ئەوسا ئەبوایە بە مدیریان کوتایە بۆمان بانکە. باش. تر چوونە ئیدارەکە دانیشتن، خوافیکە کاک عەبدوڵڵا شاڵی مدیر بوو. بەڵێ. ئیمتەوەستەکە. بەڵێ. کاک کەمال هەندیش مەعاونی بوو. ئیتر ئاوا ئیشارەتێکی کرد تێگەیشت کەوا بێت پێم بڵێ. هات پێی وتم ئیتر قوتابخانەکەمان لە لای قەسابخانەکەەوە بوو. پێی وتم وتی ئەمن هاتۆ بە شوێن تا ئیتر منیش ئەو بەجێشتنی بەجێ هێژی تر بەجێمێشت چوومە بازێکم مایە ئەو دی چوومە گردی سەیوان. هەڵبەتە لەبەر کاری سیاسی. بەڵێ. ڕاکردووە. بەڵێ. چیتە گردی سەیوان؟ بەڵێ. ئەوسا هەموو پێشمەرگە بووین. یعنی لەگەڵ پێشمەرگە. بەڵێ. باشە. ئیتر چوین بۆ زەرجوێز. ئیتر نەهاتیتەوە؟ ئیتر تەواو نەهاتیتەوە. هەرە وەڵڵا. باسی دکتۆر جەمیلێ کرد. بەڵێ. جەمیلی عەبەدەلاک. بەڵێ. جەمیل عەبدوڵڵا کە یەکێکە لە پسپۆڕانی گورچی. بەڵێ. ئەمە وێنەی ئەو نییە؟ بەڵێ. ئەوە لەگەڵ جەنابتایە. بەڵێ. کاتی سەعی و شتیوا لەکوێ سەعیتانە کرد لەگەڵ دکتۆر جەمیل و دکتۆر جەمال ساڵح؟ وەڵایتر ئەڕۆشتین بە پێ بۆ سەرچنار و ئەگەڕاینەوە، یعنی بەو دەشتەیە. یعنی بە پێ ئەڕۆشن بە دەم سەعیە. بەڵێ. لێوەش ئەگەڕاینەوە. بەڵام لێوێ خۆتان فێرگە کردەوە. لەولا سەیتەرەکەی سەناعەوەی تر زۆر خان و ئەمانە نەبوو. لە پیاسە بینێگە ڕۆشتینی ترە تا مزگەوتی حاجی حەسەنی لۆکەومانش ئەوانەش هەر نەبوو. تا ئەوێوە چوین و ئەگەڕاینەوە بە سەعی. لە دوای سەناعەکەی سلێمانیەوە بۆ دەشتی مشیراوە ئەوانە ئیتر نەبوو. تا سەرچنار هیچ شتێک نەبوو. بەڵێ هیچ نەبوو. باش. بە کۆمەڵیژە بۆ بڕۆشتن. بەڵێ. خۆی تووشی شتێک ڕاستە. شوێنی حەوانەوەی گەنجان یا سەرچنار بووە یا کاری وەسا شەریف بووە؟ وەنیە؟ بەڵێ. باش. وێنەیەکی زۆر جوانی جەنابێ هەیە لەگەڵ ژنێکە. ئەمە کێیە؟ ئەوە لەگەڵ دایکمایە. دایکێ. ئەم خانووی کوێیە کاکتە؟ کانێسکانە. ئەو خانەکەی خۆتان؟ بەڵێ. باش. وێنەی تر هەن پێم خۆشە ئەوانە یەکەیەکە ببینرێن. ئەم وێنەیە دوو پیاون. ئەم شوێنە کوێیە کاکە؟ وڵای شوێنەکە باخی بەختیاری نییە؟ زەبت نازام لەواکە. باخی بەختیاریە چونکە لەوە با بڵین دیارەکە پردەکەی قلیاسانە. بەڵێ. بەری ئەو بەریشی باخی بەختیاریە. ئەمانەی چیان لە میێنە؟ ئەوە مامۆستا حەمە ساڵحە. مامۆستا حەمە ساڵحی لەگەڵ سیروانی سەعی مەلا عەباس. کاک سیروانی مهندیس. بەڵێ. با بڵین کاک مامۆستا حەمە ساڵحی برات شەهید بووە. بەڵێ شەهید بووە. درود بۆ گیانی پاکی ڕۆح و چاومی. ئەویش و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاریش. ئەی ئەم پێشمەرگەیە چییە کاکە؟ ئەوە کاک جەلالی مەلا مستەفایە، ژن برامە. ژن برات. بەڵێ. ئەمە لەو کاتای تر پێشمەرگە بوو. بەڵێ. وێنەی جۆرا و جۆرە هەن. ئێستا بۆ نمونە ئەم پیاوە چییە؟ ئەوە مامە. مامتە. بەڵێ. باسیکی ئەم پیاوەمان بۆ بکە. ئەمە زابتی عوسمانلی بوو. باش. بەڵێ. کە ڕۆشتن بۆ تورکیای تر نەگەڕایەوە. لە ئەستەموڵ ژنی هێنا و 5 کچی هەبوو. باش. ئیتر یەک دوو جار سەری یاینەوە و ئیتر لەوێ وەفاتی کرد. تۆ خۆت بینیوتە؟ بەڵێ. با بڵین گەیشتە پلەی سەربازی چی ئەم پیاوە؟ وڵا من هەتاکو دوو نەجمەی ئەزانم. تا دوو نەجمە؟ بەڵێ. ئیتر دوای ئەوە نەتبینی؟ لە دوای ئەوە نەمبینی. هیچ پەیوەندێکی شتان نییە کاک؟ وەڵاهی پەیوەندیمان هەبوو. بەزیتر ئەوە نییە لە پڕ ئەپچڕێ وەسعیەتەکە ناخۆشە بوو هی نەبووەمانە. بەڵام ئەوایە تۆ براکانێ مەسەڵەکانێ دوو سێ جار هاتەوە بۆ لامان. باش. بۆ ئێرە. ئیتر کە ڕۆیشتەوە ئەمری خوای کرد. ئێوە کەستان نەچوون بۆ لای بۆ ئەوێ؟
بۆ ئەوێ نەوەڵ کەستان نەچوو باشە ئەم وێنەیەشەیە ئەو مەلاحەتی کچێتی کچە گەورەیەت مەلاحەت کچی مامتە بەڵێ مامەزابتەکەی بەڵێ توش پەیوەندیەکتان نییە لەگەڵ ئامانیش ناوەڵە ناشزانن خەبەر و ئەخبار ئەمە لەگەڵ نەسرینی خوشکمان پەیوەندی هەبوو کە لە کولیە بوو بەو سیفەتی ئامۆزاییە بەڵێ لە بەغا بوو ئیتر لە دوای ئەوە پەیوەندی نەبا پەیوەندی نە بەڵێ ئێستاش ئەخباریان نازان بەڵێ باش ئەم خانمێکی یەکات ئەوە بەدری خوشکمە بەدیەخانی خوشکێ بەڵێ ئەمە لە دایکەکەی کەمە لە بەکۆی گشتی چەند خوشکن ینی لە هەردوو دایکەکە حەوت بەڵێ پێنجی باجیت و بەڵێ دوانی دایکیش ئێستاش کورد ئەمی ژەر دای عیسمەتمان پێوت بۆ ئەم لە تەمەنا لە ئێوە گەورەترە بەڵێ بەڵێ هەندێک وێنە هەن پەیوەندی بە ژیانی تۆ نییە بەڵام لە ئەلبومەکەی توایە بەڵێ وەکو ئەم وێنەیە ئەم وێنەیە بۆ لە لای توێە وەڵامە کاکە محەممەد کەم تونێلەی ئەو سەرپەرشتیاریە کرد کاک محەمەد بەڵێ باشە موهەندیز بوو بەڵێ ئیتر ئەم وێنەیە یاینیە ئەمەتی ئەوە دەم دیوی تونێلی دەربەنە ئەوە دیوێم دیوێتی وتیەوە دەستمان پێ کردووە شەڵا لەو دیوە دەرەچێت و واش بوو بەڵێ و پێ ئەچێ ئەمە دیوی ئەم دیوی بێ دیوی سلێمانی بێ بەڵێ وایە وە ساڵی 1961 لە زمانی عەبدولکەریم قاسمە هاتن ئیفتیتاحیان کرد بەڵێ بە چەند ڕۆژێک پێش هەڵگیرسانی شۆڕش بەڵێ لە مانگی 1961 بەڵێ ئەوە ئیفتیتاح بەڵێ کاک تایر گەنجی سەردەمی ئێوە بەڵێ بێجگە لە سیاست بە چی ترەوە خەریکە بوون وەڵا هەر بە ئیشکردنەوە ئەو کاتانە کە تۆ ئیتر وازی لە قوتابخانە هێنا بەڵێ کاری سیاسیوانە بۆ بژێوی ژیانی تۆ چی دەکەیت وەڵایتر کە دوایی هین بوو ساڵی هەفتا و بەیانی یانزەی ئازار و ئەمانە بوو ئیتر لە ساڵی هەفتاویەکەەوە من مەعرەزم دانا هەل یەکەم جار کە با بڵێن دەسێ بە کاسپی کرد دەخڵێ لەکوێ بوو خێرا دەستم بە کاسپی کرد لە لای مزگەوتی گەورەوە دوکانم هەبوو باش ئیشی جوملەمانە کرد وشکە بەڵێ باشە شەریکت هەبوو بەڵێ چیە بوو شەریکەکە کاک جەمالی حەمەعەلی کاک جەمالی بەڵێ لەوێ شتانی هێنا و لێرە هاتام لێرە ئەمان فرۆشت دیارە دەخڵێکی باشە دەستکەوتەوە بەڵێ خێرات چویت با بڵێن ئیجازەی ئەوە دەرهێناوە کە بەڵێ ئیجازە دەرئەهات ئەو بۆ بەڵێ دەرەهات یەکەم جار لە شوە کردەوە وەڵا ئێمە ئیجازەکەمان ڕقەمیەکە هینی فرۆشتنی قڕین و فرۆشتنی سیار بەڵێ باش بەز یەکەم مەعرەز نین ئەوەم تێگەیەنە بۆچی دوو مەعرەزیکە هەبوو مەعرەزی کاکەریم یۆنس و کاک عەلی یۆنس دوو بران مەعرەزی کاکەمالی کاقار کە مەشهورە بە کەمالی محەیدەگەل لەگەڵ کاک عەلی زۆراب باش ئەوان بەرامبەر مەعمەلی جگەرەکەم مەعرەزیان هەبوو بە سەریان بە لەوەح کردبوو ئیجازەیان لە بەلەدێ وەرنەگرتبوو باش لەبەرەوەی ئیجازە کە وەرنەگری ڕقەمن ناهێنێ باش ئێمە سێ هەم بووین بەرامبەر مەکتەبەی عام بە تەنیش بەنزی خانە کۆنەکەی ئاقاری باش ئیجازەمان وەرگر ئیجازەکەمان ڕقەمیەکە ژمارەی یەکیان نابێت بەڵێ ئێستاش ئەو ژمارە هەری جەن بەڵێ هەرە ماوانە چی بوو تەکبیرەکەی مەسا چویتە بەلەدێ داوا چوینە بەلەدێ و ترە وایە ئەمن موافقەتی بکردایە و محافظە و ئەمانە موافقەتیانە کرد و ئیجازەکەیانایەتی باشە سەرچاوی ئۆتۆمبیل بەڵێ ئەو کاتە ژمارە سفر بەکار نەهاتوو هەبوو ئەوسان نەبوو نەبوو ئەچوون لە کەرکووگەمان هێنا لە بەغا ئەمان هێنا هەر ژمارە سفر بەڵێ باش کە تاحویلمانە کرد بۆ سلەیمانی ترە بوو بە ڕقەمی سلەیمانی ئیتر ئێوەش بە ئەمان فرۆشت بێژگە لەوە خەڵکیی کەش هەبوو تۆماری ئەکرد بۆی دەرەچوو بەڵێ ئەوسان لە شەریکە هەبوو لە شەریکە بەڵێ ئێوە خۆشتان بۆتان نەبوو لە شەریکە داوای بەڵێ بەپی ئیجازەی کڕین و فرۆشەکە بەڵێ حیسەتان هەروەکو خەڵک یەکدانە بوو هەر یەکدانە بەڵێ بەڵام ئەوشی کە بۆی دەرەچوو ئەها لە لای ئێوە ئیفرۆش بەڵێ ئەی فرۆشتەوە چی بوون سەرەتای دروستکردنی نووسینگەی فرۆشتن و کڕینی ئۆتۆمبیلەکەی تۆ چ سارێک زۆری ڕینۆ بوو ڕینۆ بەڵێ فەڕەنسی بوو لەگەڵ توێۆتا داتسۆن سوپەر ئەوانێت لە ئەخیرا بەڵێ ئەم وێنەیە وێنی ئەو کاتەیە کاکە بەڵێ ئەوە بیجوۆیە ئەوە بیجۆی 404 بەڵێ
ئەمە لە مەعرەزە بەڵێ هەرتەنیش بەنزینخانەکە بەڵێ ئەزانەوە بەنزینخانەکەی کە ئێستا سیتیستان بەڵێ سارێکی زۆر پاکی ئەو کاتە لە هەفتاویەکوانە کە ئێوە داتان نا لە دەوری چەناوە وەڵای تر نەسری لێبوو ئەچووە مەسەلە 500-600 دینار بەڵێ 500 دینار بەڵێ ئەو کاتە اینجا هینی لێبوو ڕێنووی شانزەی لێبوو وایە ئەچۆ 900 دینار 1000 دینار باش ڕێنووی دوانزەی لێبوو ئەچۆ 1200 دینار 1300 دینار کامیان لە هەمیان باشتر بوو بەڵێ کامیان لە هەمیان باشتر لە هەمویان باشتر فرۆشی زۆر بوو فرۆشی کە زۆر بوو بێ ئەو سا ڕینۆ بوو ڕینۆ ڕینوێ دوانزە بوو شانزە بوو حەڤە بوو پتەوتر بوون لە بەڵێ باش اینجا پۆلسچی هەبوو وای فیات هەبوو فیات ئەبوو فیاتی ئیتالی و پۆلسچی ئیتر دۆج و ئەمانە جاجارێ بەڵێ دۆجی ئەوانەش هەبوو بەڵێ پیکا ئیتر زۆریشی پیکا بوو جێ بوو بەڵێ عقد چەنە بوو پارەی عقدەکە چەنە بوو پارەی عەقدەکە 10 دینار بوو 10 دینار بوو بەڵێ لە تەرەفین دایان یەکی دە یەکی دەتان بەڵێ. هێساندن زۆر بەڵام زۆر بووە بەڵێ نیزامی قیست هەبوو ئەو کاتە نەخێر نەتان بوو. نەوەڵان نەتان بوو. کەوتیتە ئەوەی ئیتر شتێک پارە دروست ببێ و بەڵێ. شتێک پارە پیا ببێ بەڵام باسێکی گەنجەتی خۆتمان بۆ بکەن. بەڵێ بە دانیشتن و قسەکردنتان لەوە ناچێت بە مناڵێکی هار بووبی بەڵێ وانە لە سای خۆسەریت هار نەبووی نەخێر بەڵام بە چیەوە مەشغوڵی بەڵێ مەسەلەن لە بەردووکانی باوکتا ئەو شتانی کە لە سلێمانیا مەسەلەن جێی سەر سوورمانی تۆ بوو بێت چی بوو بەڵێ. شتانی کە تۆ وەڵایی ئێمە کە مناڵ بووین باوکم ئەمری خوای کرد ئیتر نەئەچوین بۆ دوکان وەمانە ئەی دوکانەکە بەشیە بوو دوکانەکە کاک مەحموویە گە بوو بەڵێ. ئەویژە تقریبان خزممان بوو چۆ سەری و بینێکی ئاوا دە 12 ساڵی باش لە سەری بوو ئیتر ئێمە وردە وردە کە گەورە بووین ئەڵێم ئەو دوکانەمان دانا لە بەرمزگەوتی گەورە و ئیتر هاتوچۆی کاکە برایممانە کرد کامبرای کاک براایمی حەمە خوشە ئەو بوو ئەو برا گەورەمان بوو بەڵێ. خزمیشمان بوو. خزمتان بوو بەڵێ کاک بەسابی فایە برا گەورەتان بووە بەڵێ کاک ئەم پیاوە نییە کاک بەڵێ. محەممە خوشە بەڵێ ئەم خۆی ئیشی چی بوو ئەم قەساب بوو قەساب بەڵێ. قەساب باشی بوو کاکە فایقی ژە بوو کاکە فایقی قەساب فاقی سەعۆلی خەلفەکەی. ئەویش لەگەڵ باوکما خاڵۆزا و پوشزا بوو ئەوانی تر ڕعایەتیانەکە بەڵێ هەموو جمعەیەک لە مزگەوتی گەورەوە کە ها بۆ جمعە هات سەری ئاین بۆی ئاگای لێتان بەڵێ بەڵێ. بەراڵە ئەی گەنجەتی گەنجەتی بە چیەوە مەشغوڵ بووی گەنجێتی تر ئەوە بوو کە ئیتر زۆر بە زووی من خەریکی کاسپی بووم بەڵێ. لەبەر مزگەوتی گەورە و ئەمانە بەڵێ باش مەحەلماندانا و لەوێ دانیش من لە کۆڵە نابمەوە بەڵێ ئللا هەر ئەبێ دانپیانانی گەنجەتی و هەر پێ بکەم بەڵام ڕێگەم بە یەکەوە وچانێک وەربگرین بەڵێ ڕۆح و چاومی بژیت خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت کاک تایر عەبدوڵڵا ساڵح بەڵێ جارێکی تریش سڵاو ڕۆح و چاومی منەمەوێ لە کۆڵێ نەبمەوە بەڵێ. بۆ کوڕێکی گەنجی شاری سلێمانی بەڵێ. ماشەڵڵا بۆ شناخ ئەو بەڵێ. کاتە ئەڵم بەچیەوە خەریک بووی تۆ هەر دانی پیانە بەڵێ. یەکێک لەو شتانی کە لە وێنەکان تا دیارە تۆ چووی بۆ پێشانگای وێنە لەگەڵ بەڵێ. هاوڕێکانتە بەڵێ ئەمانە چێن ئەوەی یەکەمیان کاکە عەبدوڵڵای عەلی برزووە ئەمان ئەوە قەسابە بەڵێ باش ئەمەی دووەمیان ئەوە خۆمم جەنابتی بەڵێ ئەی ئەمان ئەوەیان کاگرافیقی حاجی ئەحمە کانێسکانی باشە ئەی ئەمان ئەوش کاکتار سعیە ناسرا بە تالە سوور کاکتارە سوور کوڕی زۆر چاک و ڕێک و پێکن ماوەشکر کاکتار ئەمری خوای کرد بەڵێ. کاگرافیق ماوە و کاکە حەبەژ ماوە خوا لەو خۆش بێ سڵایش بۆ ئەوان بەڵام ئەم پێشانگایە و ئێوە ئەمە- دوورن لە هوەرەوە وەڵات چوویت بۆ هینی کاک عەتا قەزاز بوو ئەها پێشانگای ئەو بوو بەڵێ. لەکوێ کردبێەوە نازانی بیرە نەماوە لە بەڵێ لە مەکتەبی ئەوسا ئاشی عەلەتریکەکە هەبوو دوایی بوو بە بەڵێ لە مەکتەبی فنون فنون فنونی تطبیق بەڵێ. بەڵێ
ئیتر لەوێ ئەو پێشانگایی کردەوە ئێمە چوین بۆ سیر ڕەفیقمان بوو یعنی لەبەر ڕەفیقایەتی بەڵێ وتی ئەبێ بێن بۆ پێشانگە ئەو ڕەفیقتان نەبووە بەڵێ ئێوە خۆتە عادەتان نەبوو بچن وەڵاهی ئەوە بوو کە مەسەلە پێمان بڵێ یەکێ برادێک کەسێک سەرێکمانە سەرێکتانەیە بەڵێ ئەجینا خۆتان حەسان لێ جنان باشە باشە وێنێ زۆرن هی سەردەمی گەنجەتی ئەم وێنەیە ئەمە لێرە لە حەوشەی ماڵی خۆتانە بەڵێ چیان ئەمانەی کەوا خەریکی چێشت خواردن و ئەوە ناخواردن ئەمە ساڵحی برامە کامیان ئەمەی پشتی لێرەیە ئەوەی پشتی لێرەیە بیزەبن نازام ئەوەی تەنیشتی حەمە ساڵحە ئەوەی کە ئەوەی خۆم نانەکە خۆم ئەوە نانەخوا ئەوە منم ئەمی کەیان سەلاحی برامە کاک سەلاحە بەڵێ حەزی لە چ خواردنیەکە کاکتار لە دێرینەوە تا ئێستا بەڵێ حەزی لە چ خواردنیەکە وەڵا حەزم لە برنج و بامێ برنج و قوبڵی و بامێ قوبڵی و بامێ باشە قەزاتمەی گۆشت قەزاتمە فاسۆلیا باشە یاپراخ یاپراخیش خۆشە یاپراخ لەو پیاوانی کە حەزەکە یاپراخ بخۆین بەس زۆر جاروار ڕێکەوێ ژن حەزی لە یاپراخە لە ڕقی پیاو بەڵێ پیا و حەزی لە ناکە لە ڕقی ژن وانە وەڵاهی ئیتر ئەوە تەبیعەتە بەڵام تۆ لە ماڵەوە متەفقن هەردووکتان لە یاپراخ ئەی چیتر حەز لە یەکەی لەو خواردنە کوردەواری وەڵایتر کفتە بێ و شفتە بێ و ئەوانەش خۆشە کاکتاجان بۆ خوایە واز لە بینەرانی بەڕێز بابێنی بەخوای ئێستا هەمیانەکەونە چێش دێنا ئەمانە چێن ئەم بەڕێزانە چێن ئەوەی ئەم سەریانەوە جارێ شوێنەکەی کوێیە ئەوە قلیاسانە قلیاسانە زۆر باشە ئەمەی ئەم سەریان کراسپیەکەیان بڵین ئەو کراسپێکە منم جەنابتی بەڵێ باشە ئەمەی دووەم ئەوە دکتۆر جەمیلە ئەوە دیارە دکتۆر جەمیلە ڕێزمان ئەوە کاگڕەفیق چگیانیە باشە ئەمە ئەمی ئەوە کاگ عەلی نووری هونەرمەندە کاک عەلی نووری بەڵێ لێرەوە خۆشەویستی بووە نێری ئەوەی کاشێتەوە جێگەی جەنابێت بەڵێ ئەوەی کەشیان کاک عومەرە هەر ڕەفیق تەلەبە بووین هەموو باشە کاک عەلی نووری لەو کاتا دەستی بە هونەر نەکرد بوو نەخێر هێشتا گەنجە لەوێ بەڵێ باشەکە منەڵم گەنجەتی کردووە تۆڵی نەچی کردوشتا بەڵێ کردوم باشە ئەمە ژوێنەیەکی جوانی تۆ کاکە عەبەیە دیسانەوە دیارە کاکە عەبە پانتاییکی زۆری هەیە کاکە عەبە زۆر برای خۆشەویستم بوو زۆر بە یەکەوە ئێستاش گۆشت لەوە کڕی بەڵێ ئەم شوێنە کوێیە و ئەمە لەگەڵ چی ئەم وێنەیەت گرتووە ئەوە لەگەڵ کاقادری کوڵەشینە کاقاری کوڵەشی بەڵێ بەڵێ نەماوە تەبعاان نەخێر نەماوە درود بۆ جانی پاشی ئەمە شوێنەکە کوێیە کاکە شوێنەکە سزنی سەرەوەیە سژنی سەرەوە جەنابیشە هەر سجن بووە بەڵێ بە یەکەوە سجن بوو بەڵێ لەگەڵ کوڕانی شاف بەڵێ وێزگەیشکە هەیە لە ژیانی تۆوە وێزگەی یاریکردن بەڵێ تۆ کەی دەسێ کرد بە یاری وە چی یاریەکەت دەکرد بەڵێ ئەمە جەنابتی وەڵا ئێمە لە مناڵیەوە یاریمانە کرد من لە تیپی ئاسۆ بووم لە کانێسکان تیپە بەڵاکە بەڵێ تیپێکی بەڵا بووە تیپێکی زۆر کە زیاد هینە ئەوەنێ بەقوەتەوە باسی بەقوەتە بەڵێوە تیپی ئەزمر هەبوو تیپی ئاسۆ تۆپی پێ بوو تەبع بەڵێ باشە چیە بوون ئەوانەی کە لەگەڵ تابوون مەسەلەن ئەمانە چێن ئەوانە تیپی باسکەن بەس حەمە ساڵحی برامە کامیان لەگەڵ ڕەفیقەکانیە کامیان ئەوە ئەمە یەکەم لە لای مدەڕیبەکەەوە ئەوە بەڵێ ئەوە مامۆسا سەلاحە مدەڕیبەکە بەڵێ ئیتر ئەوانی کەش برادری ئەو مامۆستا سەلاح حامیدە ئەمەیان جان وانە نەخێر سەلاح حامی بەڵێ بەڵێ ئەوە سەلاح حامی باسکەیە بەڵێ بۆیە بەواز ئەی ئەمەیان ئەمەشیان هەر تۆیتیاییان بەڵێ کامیان جەنابتی ئەوەی یەکەم کاکفایەقی تایارە سوورە ئەمەی تەنیشتی گۆڵچێکە باڵێن بەڵێ ئەمەیان ئەوەی دووەم کاک عوسمانی شێم حەما ئەی ئەمە سێم خۆت کامیانی ئەوەی خۆم ئەوەی کران کاکفەمی فەقی ڕەشی قەشانە ئەوەی چوارم ئەوەی پێنجەم کاک ڕەزاقی برای کاکفایەقە باشە ئەوە خۆمم ئەمەیان جەناب بەڵێ چەند گۆڵی کردووە لە خلالی ئەو یاریانە بەڵێ من دیفاع بووم دیفاع بوو قەتیش گۆڵی بەڵێ قەت گۆڵی بەڵێ گۆڵی نەکردو ناوەڵا دیفاع بوو زۆر باش بەڵێ ئەوە ڕازگۆییە لە جەنابتەوە چاومی کاک تار ئەی ئەم دوو بەڕێزە ئەوە شەهید حەمە ساڵحە برام ئەوەش کاکامیلی عەزیز کاشیە ماوە کاکامیل بەڵێ ماوەش کرد بەڵێ
ئێمە لێرەوە ڕێزی بۆنێ ڕۆح و چاوم ئەمەش جەنابتی لەگەڵیشی تر لە زمانی پێشمەرایەتی ئەوسا کە ڕامان کردە دەرەوە بەڵێ ساڵی 1970 بەڵێ چوون بۆ تێوێڵە بەڵێ ئەوەش هەموو تەلەبەی زانکۆ بوون کە ڕایان کرد ئەوەش تەلەبەی زانکۆی بەڵێ خانەقی نییە ئەوە تێوێڵەیە تەوێڵەیە بەڵێ بەڵێ ئەو کاتت ئەوە ستۆدی و کۆساڵانە بەڵێ ئەی ئەم پیاوە جلڕەشە لەگەڵ جەناب تا ئەمایان ئەوە کاک سەلامی مەلا سابیرە بەڕەحمەت بێشەی سەلام شەید سەلامە بەڵێ ئەوە شوێنەکەی جێگای دەمانچەیە لێمان کردوتەوە بۆی سوتفەنەوە ئەو کاتانی کە با بڵێن نا گونجا ڕسمی بەڵێ ماڵەکانە هەبێت هەراڵە باشە ئەوەڵا ئەم وێنێ ژوێنێکی جوانە کاکتار ئەوە کاک تۆفیق کەباب چییە؟ کاک تۆفیق ئەبەی جامانە بەسەر بەڵێ برای گەورەمان و خۆشەویستمان ماوە کاک تۆفیق نەخێر ئەمری خوافیکە تۆفیق ئەبوو شوارە بەڵێ پارە ناوەڕاستیان جەنابتی ئەوە ناوەڕاستیان منم ئەوەی ئەو لاشیان کاک ڕەزاقی عارفە کاک ڕەزاقی عارفی فیتک بەڵێ برای خۆشەویستمان بوو بەڵێ بەڵێ درود بۆ گیانی پاکی ئەویش تاجی سەرمی کاکە ئەم ژن و پیاوە بەختەوەرەیشێن ئەوە نەسرینی خوشکمە بەڵێ ئەوەش دکتۆر محەممە دکتۆر محەممەد زاواتە بەڵێ ماون هەردووکیان ماوەش کرد نەسرین ماوە بەس دکتۆر محەممە ئەمری خوای کرد ئەی ئەم ژنە جل کوردیە سەلارە لەگەڵ ئەم پیاوە ئەمانەشێن ئەوە خاڵە نووریمە کاک نووری بەڵێ ئەوەش خاڵۆژن خاڵۆژنتە بەڵێ ئیشی چی بوو خاڵە نووری کاکە لە خەستەخانە بوو لە خەستەخانە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە ئەمانەشێن ئەمەی چاکەت لە بەرەکەیان کێیە ئەوەی چاکەت لە بەرەکە کاک عەبدولی حاجی عەلیە باشە دووەمیان خۆمم خۆتی ئەی سێمیان ڕەفیقی حاجی محەممەی کۆڵەکە کاک ڕەفیق بەڵێ ئەی ئەوەی چوارەم ئەوە کاک محەممەی شامحەمە شامەحموو شامەحموو بەڵێ باش وەڵا وێنەکانی زۆر زۆر جوانن بەڵام پێش ئەوەی کەوا بچینە سەر ئەو وێنانە حەزەکەم یەک کاراکتەر هەیە بۆی بەسەرمانە تێپەڕ نەبێ ئەم خاتوونەکێە ئەوە ماڵەوەمانە باش ئەخە خۆ ئێمە بۆ واز ناێنین ماڵەوە عنی چێ ناوی چییە پەری مستەفا پەری بڵێن مەلا مستەفا بڵێ چۆن ئەم ژنەت ناسی ئەمە تەوان خوشکەزای کاکسەلامی مەلا سابیرە خوشکەزای ئەوە بەوەی کە لەگەڵ کاکسەلامە ئێمە زۆر تێکەڵ بووین و خەڵکی کانێزکان بوو برای گەورەمان بوو خۆشیەریتر لە پێشمەرگایەتی و هات و چۆشتمان زیاد لە حەد هەبوو ئیتر کە ئەم بینی کوتیان خوشکەزای ئەوە ئیتر منیش داوام خەردومان بڵێ لە کوێ بینیت وەڵا لای کاکە عەبە دانیشتە بووم کاکەعبی خۆمان بەڵێ قەساب هاتن گۆشت بکڕن باش کاکتارخوا قسەژە فەرمووی دوکانەکەی ئێستای جان نە ئەی لە هەر دوکانەکەی کوێ حەسەن فەرەجە لای مزگەوتی ئاڵی مزگەوتی ئاڵەکی حەسەن فەرەجی بەقاڵ لە ناو بازاڕ دوکانەکە لای دوکانی هونەرمەند عومەری کەریماغا بەڵێ باشە یەتە ئەم لاوە سەر سوچەکە نابە تەنیشتیەوە ئەوە کاکفایقی قەساب تۆ لەوێ دانیشتە کاکە عەبە لەوێ گۆشتیە فرۆشت منیش لەوێ دانیشتە بووم کە ئەماناتن گۆشت بکڕنی تر وتم ئەمە چییە کاکە عەبە وتی وەڵاوە خوشکەزای کاک سەلامە وەڵام منیش وتم وەڵا کاکە عەبە کەوا بێ ئیشمان ئاسانە بەڵێ وتی وەڵایی زۆر زۆر پێم خۆشە ئێدێ باش تۆ هەرو جارش بینی بەڵێ تر بە کاک سەلام مانگوکتی بە سەر چاو باش ئەمەش هەر وێنەیەکی تری ئەوە بەڵێ خوێنەواری ئەم تا چەند ئەمە تا شەشی خوێنەوە تا شەشی ئیبتیدایی بەڵێ ناوەکەی ببوورە من ناوەکەی بیرچوو پەری مەلا مستەفا پەری خان ئەمە شەروێنەیەکی تری ئەوە بەڵێ کێ نار بۆ داوای وەڵا کاکشەم حەمەی سێ عەلی هەبوو لە سلەیمانی بوو ئەوە زۆر گەورە و برای گەورەمان بوو باشە ئیتر چوو تەکلیفی لە باوکی و لە کاک سەلام و ئەوان کرد وتیان باشە بەڵێ داوای چیان کرد ئاڵتون وەڵا کاکە برایمی شەر تەواویش برای گەورەمان بوو لەگەڵ ئەوە داوایان کردووی تریان داوای چیان کرد لە ئاڵتون لە ئاڵتون وەڵا گۆبەروەکو و دوگمە دۆڵا بوو خاپیان لەسەر داگرتۆ بەڵێ ئێ باشە تر پشتێنی ئاڵتون و ئەوانشیان بەڵێکردی بەڵام ئیتر لێرا بەیەگەگەن بەڵێ بە هیوام هەر بەیەکەوە چامی ئەم شوێنە کوێیەوە ئەم جلیزارا و
ئەم ماڵەکە کوێ؟ ئەمە ماڵی خۆمانە، ماڵی خۆتانە کە بەبووکی گەیشتۆتە ماڵێەوە باشە. ئەمەش هەروێنەیەکی تری ئەو ڕۆژگارەیە لەگەڵ دوو خانمی سەلار. ئەمانە چیان ئەو خانمانە؟ یەکەمیان چیە؟ ئەوەی یەکەمیان پورمە، پورە شەمسا. پورە شەمسا ئەوەی لە باوەشایەتی مەحەمەی ناوە ئێستا دکتۆرە. باشە، دکتۆری مناڵانە. خوانی بڕێ ئەوە دایکمە. دایکتە. پەیوەندی بینی دایکت و پەریخان هەر بە یەکەوە بوون. پەیوەندیشی چۆن بوو؟ هەر زۆر زۆر چاک بوو. یعنی هەر وەکو ئەوەی کە کچی خۆی بێدیتر، یعنی نەک بە مجاملە. چەند نەمایتەوە لەگەڵ دایک؟ جان چەند نەمایتەوە لەگەڵ هەر هەتا ئەخیری و تا کۆتایی دایکە هەر لای تۆ؟ بەڵێ تا ساڵی 2000. ئەمەش هەروێنەیەکی تری جەنابتە لەگەڵ بەڵێ لەگەڵ پەریایە، لەگەڵ پەریخانە. ئێمە پەریخانمان بینی طبعاً ژنێکی زۆر زۆر بەڕێز و ژنێکی میوان نەواز و خوا لێن نەسەنێ. هەندێک وێنەی تر هەیە هینی ماڵی خۆتانە، ئەمە پەریخانە لەگەڵ چی تر؟ بەڵێ ئەمە کە ڕامان کرد 74 ئەمە کوێ؟ تەوێڵەیە. ئەوە کانیە. ئەوەی با بڵین کاکانی ئەوەیە کە لە وەستاوە خۆی. بەڵێ ئەوەشیان کەژانە. کەژان خانە. باشە. ئەمەش هەروێنەیەکی جوانی مناڵیە. ئەمانە چیان؟ ئەوە شوانی خوشکە زامە گەورەکەیان. بەڵێ باشەوەی ئەی ئەمیکیان ئەویان بەخوا بیزەبت نازانم، بەڵام لەواشێت لە ماڵی شەوە پێشانگای ئۆتۆمبیلی مناڵانەتانساکە هین بوو هەر یەکسەر بۆم کڕی بوو. بەڵێ بۆ یەکێکیان شۆڤڵ و یەکێکیان هینە. بەڵێ دیارە ئیتر ماڵپڕە لە ڕازیانە. بەڵێ ئەمە وێنەیەکی زۆر جوانە. ئەوە کانیەڵە حازر کراوە بۆ شەو. بەڵێ ئەوە کانیە، کانیە ئەمەی کەشیان شوانە. کاکە شوان خوشکە زامە. ئەی ئەمان کێیە؟ ئەوە کانیە. هەر کاکانی ئەمەکە لەبەر مزگەوتی گەورە ڕسمیانەگرت. کاکانی هینە سوڵتانی ماڵە ڕە گەورەیە وەنیە؟ بەڵێ ئەمەش هەر ئەوانن. بەڵێ کاکەکانی و کەژان. باش ئەم کوڕە کووردە ئەوە ژەرکانیە. هەر کاکانیە. ئەمە ئەوەرکانیە. بەخوا کاکە کاکانی دنیای داگیر کردی سەبراکانی ئیدەیی پێبن. باشە. ئەمەش هەر وێنەیەکی زۆر زۆر جوانی لەوە چە سەیران بێوە نییە؟ بەڵێ باشە. ئەمە دایکیانە لەگەڵ کانی ئەوانی کە بەڵێ ئەوە کانیە، ئەوەش کاروانە، ئەوەشیان شوانە. ئەی ئەمانم یەکەیەکە بۆ باسکە چکە بە شوێن ئەو ڕسمماگەڕام. ئەمە دایکیانە. بەڵێ ئەو مناڵە جلسپێکیە لە باوەشی دایکە. ئەوە کاروانە. کاکە کاروان. ئەویان شوانە. کاکە شوان. ئەو کسۆڵەیە لای ئەو دوانە دراوسێمان بوو بەس ئەوەشیان کانیە. ئەوەی ناوەڕاستیان بەڵێ کاکەکانیە. بەڵێ وێنەی زۆر جوانن لەلایە کاکە بڕاستی. یەکێک لەو وێنانە ئەمە شوێنەیەکی کوڕانی شارن وەنیە؟ بەڵێ ئەمانە چێن کاک تایر؟ ئەوە حەمە ساڵحی برامە. کامیان؟ ئەمە یەکەمیان کاکاوسی. ئەدە تۆ بێ زەحمە بە بێنینەوە ئێرە ئەفۆنکە بینەوە ئێرە ئەنجایسە لێراس. ئەوە یەکەمیان کاکاوسە. کام کاکاوس؟ برای کاک شەوکەتی سەیدەلی. کاکاوس. بەڵێ بەڵێ ئەوەی بە پێوەیە کاک ئەنۆری حەمەی مەلا حسێنە. کاگەنوەرە. بەڵێ ماوەش کرد کاگەنوەر لە سکرتاریەت. بەڵێ ئەی ئەمیان ئەوە دکتۆر حسێنە. دکتۆر حسێن محەممەد عەزیز. بەڵێ بەڵێ ئەویان بیزەبت نازانم. باش ئەوش مامەسا حەمە ساڵحە. ئەمیان ئەوەشیان بیزەبت نازانم. باش بەڕاستی وێنەی زۆر جوانی سەردەمی لاوێتی ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە. حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن. ئەمانە چیان کاکە؟ ئەوە کاک فەوزی مەلا مارفە، ئەوەی سەری ئەمسەر. ئەوەی دووەمیان کاک حەسەنە. زوو لە زەراعە بوو. باشە. ئەوەی سێم کاک جەمالی حەمە عەلیە. کاک جەمالە. بەڵێ بەڵێ دوای ئەوەشیان خۆمم. بەڵێ ئەجا پاڵتۆ لە بەرە. ئەوەشیان کاک شەهابە، ئەوەی ئەم شەوینەکەی هەبوو. کاک شەهابی با بڵێن. بەڵێ لای مامۆستا فەوزی. ئەوەش لایەن بوو. بەڵێ ئەوەشیان ئەمەی کەشیان کاک نەژادی برایانە. برای کاک شەهاب ئامۆزایانە. ئامۆزای کوڕی کاک نووریە. باش
وێنەی زۆر جوان هەن ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە ئەمە کوێیەوە بۆچی ئەم پیاوانە لە دەوری ئەم خانووە کۆبوونەتەوە ئەمە ساڵی هەفتایە ئەوسا ئەماری شیمال هەبوو بەڵێ ئەمە کانی خانە کانی خان ئەوسا کاکەم هەمە مهندیس بوو بەڵێ مەسئولی ئەم بیناوشتانە بوو باش چوو بۆ سەیری ئەوێ و ئیتر ئەو ڕسمیان لەوێ گرتم با بڵێن بیناکە چییە بۆچی دروستەکرێت ئەوسا خانوویانە کرد بۆ ئەحماری شیمان خانوو خەڵک بۆ تەعویزی خەڵک بەڵێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوان ئەگەر بە هەڵەیان نەچم ئەمە تەوێڵەیە بەڵێ تەوێڵەیە وەنیە بەڵێ ئەمانە چیان کاکە ئەوە کاک جەمالی کاک جەلالی حەمە عەلیە ئەوەی ئەو ساجەلالی حەمە ئەوەی دەستی بردووە بۆ کەلەکەی بەڵێ باشە ئەوەی دووەمیان دکتۆر لەتیفە دکتۆر لەتیف بەڵێ ڕێزمان هەیە بۆی ئەوەی سێمیان کاکەم حەمە کاک محەممەی براتە بەڵێ ئەوەی چوارەمیان کاکەمال جەلالە باشە بەڵام تەسەور ناکەمەوە زمانی پێشمەرگایەتی بە هەر بۆ نەخێر وەنیە بۆ سەیران چوین بۆ سەیران چوارە ئەمەش ئەو ڕینوەیە کە باسێ کرد ڕینوێی دوانزە ئەمە ڕیدوی دوانزەی خۆتە ئەوە بەڵێ ئەو پیاوە ئەوە بەرماڵی کاکە برایمە بەڵێ کاک برایمی هەمە خوشە بەڵێ بەڵێ ئەوە عەبدولی سلۆیە جامانە بەسەرەکە بەڵێ حاجی عەبدولی سلۆ بەڵێ باشە ئەوەی تەنیشتی خۆمم بەڵێ وایە ئەوەش کاگەنۆری ئازاغایە بەڵێ مناڵەکان ئەو مناڵەکە ئەوە کاک سەرکەوتی کاکسەلامی مەلا سابیرە ئەو پشکۆلەکەیان بەڵێ ئەوەی کەشیان کاک قارەمانە بەڵێ کوڕی کاکە برایمە هونەرمەند قارەمان چونکە هونەرمەندە لای ئێمە بە هونەرمەند ناس بەڵێ وایە وە هونەرمەندی شەبە بەڵێ ئەم دوو بەڕێزەکیان ئەوە دکتۆر محەممە دکتۆر محەممەد بەڵێ ئەوە دکتۆرای هەبوو بەڵێ ئەویش نەسرینی خوشکمە ئەوەیە کە لەگەڵ کولیە بەڵێ باشە ئەمە شوێنەیەکە جەنابتی لەسەر بنچینەی خانوویەک ئەمە هەفتاونۆ لە ئەقاری خانوومە کرد ئەوە کاک حەسەنی حاجیە کاک حەسەنە بەڕەحمەت کانێسکانی بەڵێ پیاوێکی زۆر باش ئەوە زۆر برام بوو زۆر کەسمان بوو خۆشەویستمان بوو زۆر بەڵێ خۆ ئافریکا ئەویش هەر لە بواری هینە ئۆتۆمبیل و ئەوانە ئیشەکرد ئێمە ماوەیەکی زۆر کەممان ماوە بۆ یەکەم خۆشە ئەم وێنانە بینەرانی بەڕێز ببین ئەمە کێ ئەوە کاروانە کاکاروانی بەڵێ لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ڕۆح و چاومی ئەی ئەم دوو بەڕێزە ئەوە محەممەی کاگۆگرە شاڵی محەممەی کاگۆگە شاڵی بەڵێ چۆڵەکە ئەوە کەژانی کچمە بەڵێ ئەویش زینەیە زینەخانی کچێت سەزامە کیژە ئەوە کیژانخانی کچە بەڵێ کیژانە بەڵێ ئەی ئەم بەڕێزانە ئەوە کاروانە باشە ئەوەش لەوەندا ئەوە ژەر کولی تەواو کردو ماستەریشی هەیە ئەوە شادی کوڕێتی ئەوەی ناوەڕاستی شێوەیە ئەوەی ئەم سەریشیان یادە کاکتار تۆ فەرکانەکەی مناڵی مناڵ هیچ هەمویانێ وەک هەمووی وەکو یەک ڕاستە مناڵی مناڵ خۆشەویستە لە مناڵ زۆر وانە بەڕەوەڵڵا ئیشەڵای ئەمەش پێگەین ئیشەڵڵا ئەی ئەم بەڕێزانە ئەوە کەژانی کچمە لە سویدن ئەمان لە سویدە ئەویش پیاوەکەی ئەویش نەوزادە کاک نەوزاد ئەوەش دارینە کاکە دارین بەڵێ خوانیان بڕێ ڕۆح و چاو ئەمە کوڕە گەورەیە بەخوا ئەمە بەڵێ ئەمانە چیەن ئەمە کاکانیە ئەوە کانیە بەڵێ ئەوە کەنارە ئەوەش هانۆیە کچێتی بەڵێ خوالێکیان نەکە ئەوەی ئەمسەریان هەرسینە ئەوەشیان دارۆیە ئەوەشیان دابانە خوانیان بڕێ ئەمانە مناڵی جەنابتن وانە ئەوە دکتۆر عەدنانە بۆ ختەبەرسا ڕێژی هەیە بەڵێ ئەوەش نیشانی کچمە نیشانخانە کولیەی تەواو کردووە بەڵێ ئەوەش ئاەیە ئەوەش سایە دووکشیە معرەز خیان بەڵێ ئەمە معرەزەکەی کە تا ئێستا بەڵێوامە وە ژمارەکەشی ژمارە یەکە بەڵێ ئەمە شەروێنەیەکی تری ئەوەیە بەڵێ ئەمە ئیتر جەنابێ لە تەمەنی گەنجێتی ئێستاتا بەڵێ لە بۆنەیەکە لەگەڵ مناڵەکانی خۆت بەڵێ بەختەوەر بنیش ئەوە هەموویانن بەختەوەر بنڵە ڕۆح و چاومی زۆر ئەترسم خەڵکم بیر بچێ بۆیە ئەمە شەروێنەیەکی تری خێزانیە دایکیانە پێچێ بەڵێ لەگەڵیانەوەنە بەڵێ ئەوەش زەکێخانە ئەوە زۆر خۆشەویستمانە بەڵێ ژنی کاک عەزیزی
ئاژنی کاک عەزیزی حاجی ئەوڕەحمانی مەلاسایی لێرە ڕێز ئەوە کاروانە ئەوە لەوەندە بەڵێ ئەمە وێنەیەکی ترە وێنەیەکی خێزانی گەورە بەڵێ وانە ئەوە هەمویانە ئەوە لە دوکانە لە دوکان دانیش بەڵێ پەیوەندیشی خۆش لەخوا بە زیابێ هەیە لە سایی خواسەری تۆ ئەمەش ئیتر باپیرەیە لەگەڵ مناڵ نەنچیانە و بەڵێ بەداری هزار ڕیشە بنیش ئەمەی تر هەمووی مناڵی مناڵمانن نەخوا بە ڕۆح و چاو نەخوا بە زیابێ ئەمەش وێنەیەکی ترە لەگەڵ دایکیان بەڵێ ئەو من و لە بەردەمی قەڵاکەی دوکان بەڵێ پێم وابێ قەڵای پاشای کۆرەیە بەڵێ پاشا کۆرە بەڵێ چوویتە تا ئەو قەڵایە کاکتار نەخێر نەکەوتوی بۆ نەخێر بەڵام هینی قەڵەم ڕەوی پاشای کۆرەیە بەڵێ پاشای کۆرەیە ئەمە کاروان لەوێ ئەو خانووی هەیە خانوویەکی خۆشەی شەڵا ئەگە حەزێک کرد لە خزمەت تا هەبین لەوێ سپاس دەکەم گەلێک تۆ برای خۆشەویستی ئێمە لەبەرەوەی کاتمان نەماوە تەنابتا بەخشە ئێمە وێنەیەکمان بۆ کردووی بە دوای وێنە لەم بەرنامەیە بەڵێ ئەنج ئەم وێنەیە زۆر گزارش لە گەورەی تۆکە تاجی گزارش لەوە کە تۆ حەزت لە بەردەوامی ژیانە ئەماکەین بە دواوێنە دواوێنەی تۆ لەم بەرنمەیە و نزاژەکەین کە تەمەنی هەر زۆر سپاساغی بمێنێ بۆ خۆت بۆ مناڵێ بۆ مناڵی مناڵێ وێنەیە ئەمە لەگەڵ کێ ئەمێنێت ئەمە هەرسینی کوڕیکانیە ئەرسینی کانی بەڵێ یەکەمنەوەیە بەڵێ یەکەمنەوە بەڵێ زۆر خۆشەویستمانە ئەوە یەکەم کوڕمانەکە بووە یەکەم نەوەیە ئەرەوەڵا نەوەی نەوە کاکی هەموونەوە بەڵێ ئەمە خوانەوە ڕۆح و لە کۆتایە زۆر زۆر سپاس زۆر منسپاسی ئێوەکەم سپاسی سافاکە دەکەمکەوە عزیەتیان کێشا تاوان هەمویان برای خۆشەویستن و ناسیامان سپاس پێشی ئێرە بەجێبیاڵی بەڵێ بە یەکەوە منیش لەگەڵ جەناب تاوێنەیەگەگرم بۆ ئەوەی نەوەکانی بیکەن بەوێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس من نسێنێ تاجی سەرمی ئەو دوو چاوەمی خۆشەویستان تا بەرنمەیەکی تر و کەسایەتیکی تر خواتان دەکەم.